بەڵێ سڵاوتان لێبێت و کاتتان باش. ئەم شەو سۆران جیاواز لە شەوانی دیکەیە بۆ پێی تادێت پلەکانی گەرما ساردە دەبن لە شەوان لە سنووریداری سەربەخۆی سۆران. ئەمڕۆ 30 ئۆکتۆبەرە پلەکانی گەرما تادێت شەوان لە سنتەری قەزای ناوەندی سۆران بە تایبەتی و لە سنووریداری سەربەخۆی سۆران بەگشتی گەروەری بگرین ناوچەکان پلەکانی گەرما لە شەوان سارد بوونە. تادێت بازاڕی خواردنە گەرمەکان لێرە هەیە. ئێستا من لە نزیک فیلکەی پێشمەرگەم لە نێو سنتەری قەزای ناوەندی سۆران بەشێکی زۆر لەو عارەبانسیانەی کە خواردنە خێراکانی وەکو پاقلە فرۆشەکان و هەروەها گەرمە شامی فرۆش و کوبە فرۆش و تەواوی چافرۆشان لەسەر شەقامەکان و بەشێکی زۆر لە گەنجان و هاوڵاتیان بە شەوان ڕووتی دەکەن. لە سنووریداری سەربەخۆی سۆران ئەوەی لە دیمەنەکان دیارەکە ئێستا دەیبینین ژمارەیەکی زۆر عارەبانن کە لە سنووری سنتەری قەزای ناوەندی سۆران و کار بژێوی ژیانیان لەسەر فرۆشتنی خواردنە گەرمەکانە. تادێت شەوان لە نێو بازاڕی سۆران عارەبانچەکان لە بەشێکی زۆر لە شەقامە گشتیەکانی نێو سنتەری قەزای ناوەندی سۆران بوونیان هەیە و خواردنە گەرمەمەنیەکان خواردنە خێراکان دەفرۆشن. خەڵکێکی زۆر لە دەوری خۆیان کۆ کردوتەوە هاوکات لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و هاوکات بە شەوان جیاوازتر لە ڕۆژ کە دەبیندرێت کە پلەکانی گەرمەوە بۆ پێی دەستگا کەشناسیەکان بە پێی پێشبینیەکانی 48 کاتژمێر ڕابردوو لە بەشێک لە ناوچەکانی سنووریداری سەربەخۆی سۆران نزمترین پلەی سیلیزی کە پلەی گەرما لە حاجیۆمەران 5 بۆ 6 پلێ و هاوکات لە سنووری سنتەری قەزای ناوەندی سۆرانیش تا 7 بۆ 8 پلەیە. شەوان ساردێکی زۆر هەیە بەشێکی زۆر لە ئێستاوە جلوبەرجی زستانیان لەبەر کردووە. دەمەوێت بەشێک لە پاقلە فرۆشەکان وەربگرم کە دەمەوێت لە نزیکەوە خاوەنی ئەوە کرد. سڵاوت دەبێتەوە کاتت دوار بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵتم. باشی بەڕێزم زیاتر ئەگەر بۆمان باز بکەیت هێشتا وەرزیستان بە تەواتی دانەهاتووە بەڵام پاقلە دەفرۆشێت بەشێکی زۆر لە هاوڵاتی کڕیارن ئێستا دەمەوێت باز بکەیت تا دێت کەش و هەوا ساردتر دەبێت. بازاڕ ئێوە چۆنە لە ئێستا؟ الحەمدولله بازار زۆر زۆر باشە هەتا پاقلە و شێلمەش بە جۆرەی هەوا هەتا هەوا ساربی خواستاری زۆرە سەری. زیاتر لە چ کاتێک خەڵک دێتە دەرەوە بۆ کڕینی پاقلە بە زۆر بێ بە شەوانە یاخود بە ڕۆژش بوونی هەیە؟ 500 چێ 500 ڕاوزێک ئەوە مهمترە 500 ئیتر چ بوو 500 جیا 1500 جیا ئەدی 500 ئەوە دامنە ئەوجە دووبارەکەەوە. زیاتر خەڵک بە شەوان کڕیاری پاقلە فرۆشتنیان بە ڕۆژش ئێوە ئەمن ئیشیمە بەش شەوانە و هەتا هەوا ساردتر خواستی زۆرترە لەسەری. بەڵێ 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 بە تاکید هەتا هەوا سارد بیتن شێلمە خواستی لەسەرە بەس پاقلە نا پاقلە هەردوو هەوایەکەی فەرقینێ خواستی زۆرە. چێ دیکەیە ژمارێکی زۆر لە هاوڵاتی بوونی هەیە کە لێرەن جیا لەوانەیە کە پاقلە دەفرۆشن بەشێک لێرە سوور دەکرێتەوە بە سوورکراوی دەفرۆشرێت. ئەو دیمەنانەی کە دەیبینین سوورکردنەوەی پاقلەیە لە نێو بازار. سڵاوتە بێتەوە کاتت باشگەر بۆمان باز بکەیت جیاوازی چییە لە پاقلەی خۆشکرا و هاوکات پاقلەی دیکە کە بە شێوەی دیکە دەکۆڵێندرێت؟ وەڵاهی پاقلای سوورکرا ئەوەی ڕوونی تێدەکرێتن وەچکو مەسەلەم گۆشتی نەناو ڕوونی سۆردەکە و هەرەوەندێ ئەوی دیکەش دەنا ئاوێ دەکڕۆنی و خلاص لە ڕوونی جیاوازیجانێ خواست لەسەر کامە زیاترە. بەڵام وەڵاهی لەکنەمە فەرقینە هەردووچان داوا دەکرێن بەڵام لە ڕووی نرخەوەش لەکنەمە هەردووچان یەک نرخە گرانمان نەکردو لەسەر خەڵکی. زۆرترین ئەوانەی کە بڵێم کڕیاری پاقلەن زیاتر بە شەوان دەیبێن یان خۆت بە ڕۆژش بوونی هەیە کەەوە ناوەڵای ئەمە زیاتر بەهۆی ئۆزستانان شەوان درێژە
جا خەڵکی دێن شانە زیاتر پاقلێ دەبن ئەگە ناو ڕۆژێ نیە ڕاستی مشتری تایبەت بە خۆشتان هەیە 100% ئەوەدەگەی زانانی قوربانی تو مەزیزی بەشێکی زۆر لە هاوڵاتیان کە شەوان لە دەرەوەن و هاوکات ساردی پلەکانی گەرمەوای کردووە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان قەمسەڵە لەبەر بکەن بەو پێی کە ئەمڕۆسی مانجی دەیە کە پلەکانی گەرمە بە شەوان لە سنتەری قەزای ناوەندی سۆران زیاتر دائەبەزن. دەمەوێت بەشێکی دیکە لەو عاربانسیانە بدوێنم کە لێرە کاری کڕینی فرۆشتنی پاقلەمەنیەکانەکەن جیا لەوەی کە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی دیکە کە خەڵک لە وەرزی زستاندا پاقلە دەفرۆشێت و جیا لە پاقلە فرۆشتنیش چایە فرۆشیش بوونی هەیە کە بەشێکی زۆر لەوانەیە کە لێرن چایش دەفرۆشتن ئەوەش بۆ پێیکە فرۆشتنی چاش خواستێکی زۆری لەسرە بۆ پێی پلەکانی گەرما تا زیاتر سارتر بن و خواردنەمەنە گەرمیەکان زیاتر کڕیاریان دەبێت. لە سنووری دارە سەربەخۆ سۆران کۆمەڵێک دەستگێڕ و عارەبانچی بوونی هەن کە بە شەوان کاری کڕینی و فرۆشتنی خواردنە گەرمەکانەکەن و ئەوکات ئەوەی لێرە دیارکە ئەوەش یەکێ لە پاقلە و شێرمە فرۆشەکان. سڵاوت لەبێت و کاتت باش گەرمەمان باز بکەیت. وەرزی زستان جیا لە خواردنی پاقلە و شێرمە کەش و هەوا تا دێت سارترە بێت ئەمە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی دانانی ئەوەیە یاخود بڵێم زیاتر خەڵک خواستی لە ڕۆژ زیاتریان بە شەو زیاترە. وەڵاهی باوکمیەوە ئیشەکەیمە ئیمەشیمە شەوانەیە زیاتر شەوانە خواستی لەسەر پاقلە و شێرمە لەگە هاتنی وەرزی سەرما و باران ئیشی پاقلە و شێرمەش خواستی زیاترە و بەرەو سەرماشە سین خەڵک وردە ڕوو لە خواردنی پاقلە و شێر ئەوریکا و ئێوە فرۆشتنی پاقلە و شێرمە دەکەن بە چەند جۆر ئامادە دەکرێت پاقلە؟ وەڵا پاقلە بە کوڵاوی هەیە بە سۆرکراوەی هەیە پاقلەی سوورەکراو بە گۆشت هەیە بە سێ جۆرمان هەیە شێرمە شەروە بە دۆشاوی چاکرێ هەرە و جۆرانە هەیە گەنمە شامیش هەیە گەنمە شامی بەدن کێ بەدارێ بە برژاوی هەیە ئەو عارەبانە چیەکان ئەو شتانیان هەیە شەوانێت ئەو جۆرانی کە باسەکەن ئێوە ئامادەیەکن زیاتر خواست لەسەر کامیان زیاتر لەسەر پاقلەیە پاقلەی کوڵاو و پاقلەی سوورکراوە لە کاتی برێم بوونی سەرما و سۆڵە و زۆر جار هەڵامەت بڵاوە بیتۆ شێرمەش خواستی لەسەرە. تامانجی چەند ئێوە دەتوان ئەو کارە بکەن و ئەمە تامانجی تقریبان نەورۆز تا نەورۆزێ زۆر باشە. ئەو دیمەنانی بینیتان فرۆشتنی پاقلە و شێرمێ لە بەشێکی زۆر لە سنووری دارە سەربەخۆ سۆران عارەبانچی و دەستگێڕەکان بە تایبەتی عارەبانچیەکان لە سەرشەقامەکان بوونی هەیە و هاوشێوەی شارەکانی دیکە بۆ پێی سنووری دارە سەربەخۆی سۆران ناوچێکی شاخاویە و لە ئێستادا پلەکانی گەرما دابەزیون و هاوکات بە شەوان ساردی لە بەشێک لە ناوچەکانی سنووری دارە سەربەخۆ سۆران پێوە دیارە ئەومەش وای کردووە کە خواست لەسەر کڕینی پاقلە و شێرمە و هەروەها گەنمە شامی و خواردنەمەنی گەنمەکان بوونی هەبێت. جیا لەوانەش بەشێکی زۆر لەو عارەبانچیانەی کە لە نێو سنتەری شار لە بەشێک لە شەقامە گشتەکانی سنووری دارە سەربەخۆ سۆران خواردنە خێراکانیش دەفرۆشتن و هەروەکو کەباب و هاوکات بەشێک لەوانەیە کە چاش دەفرۆشتن تا کاتژمێرەکانی دوای 12 شەوش خەڵک کڕیاری یانە و خواردنەمەنە گەرمیەکان زیاتر خواستی زۆریان لەسەر و تا دێت پلەکانی گەرماش زیاتر دادەبەزن و شەوان ساردی زیاتر پێ و دیارەبێ هەروەکو ئاماژەیان پێدا تا سەرما زیاتر بێت و ئەوە خواست زیاتر لەسەر خواردنەمەنە گەرمیەکان بوونی دەبێت. بەڵێ